من نزیکەی 4 ساڵە ئەم یاریە ئەەکەم و بەڕاستی ژیانمی زۆر گۆڕیوە بۆ باشتر بێگومان هاوڕێی زۆر باشم لێرە ناسیوە و سەرەتا کە هاتم تۆزێ قورس ببۆم چکە بۆ کچێک کە زۆر لە پشتینین بۆ ئەم شتانە خێزانەکەم زۆر بە پشتگیریەکی زۆرەوە منیانار بۆ ئەم یاریە من بڕوام بە خۆم هەبوو توانیم بەشداری ئەم یاریە بکەم و بە یارمەتی مامۆستاکانم و سانسێ فواد کە یارمەتیەکی زۆری دام توانیم بگەم بە پشتێن ڕەشەکەم بەڕای من بەشداریکردنی کچان بۆ ئەم یاریە سوودێکی زۆریان پێدەگەێنێ هەم لە ڕووی عەقلیەوە هەم لە ڕووی جەسەدیەوە و دەتوانن تێکەڵای کەسانی زۆر باش بن و من پێم باشە کچانی زۆرتر بەشداریکەن لەمە واتە زۆر ژیانیان نەگۆڕێ بۆ باشتر و هیوادارم یاریزانەکانمان ئەوەنە زۆر بێت کە بتوانین بچینە بتوڵەکانی دەرەوەی وڵات. پێنج ساڵە ئەم یاریاکەم خۆی یەکەم جار حەزم لەم یاریە نەبوو بەڵام باوکم هەوڵی یام کاتی هاتم بۆ قاعە زیاتر دووسێ کچی لێبوو ئیتر سانسێ سامان و سانسێ فواد زۆر یارمەتیانام هەتاکو ئێستا تاکو گەیشتومەتە پشتوێن قاوەیی کە مانی پێشوو بتوڵەیە کرا لە کۆمنتا پلەی سێمم بەدەست هێنا و ئێسش زۆرم حەز لە کاراتیە و هیوادارم خەڵکی تر بێت داواکارم کچان هەمویان بێن بۆ ئەم یاریە لەبەری ئەم یاریە هەر بۆ کوڕنیە تەنانەت کچانیش دەتوانێت بیکە ئەگەر لەسەر جادەیەک تەنانەت کچان تووشی شەڕ بوون ئەتوانن خۆیان دیفاع لە خۆیان بکەن. کاراتی تایبەتمەندی خۆی هەیە ئەگەر بمانەوێت یاریزانان کچان یان کوڕان بیانەوێت فێر بێت باشتر وایە لە تەمەنێکی ئەگەر بچوو کابێ باشترە ئەگەر لە تەمەنەوە لەو یانیەوە نییە بڵی جیاوازیە بێ بۆ هەموو تەمەنەکان ناتوانی تەنانەت یعنی کەس کوڕ بێ یان کچ بێ گەورە بێ یان مناڵ بێ ئەتوانێت لە هەموو تەمەنێکا بیکە بە تایبەتی وەکو بۆ بتوڵات ئەگەر لە تەمەنی کەمترا بێ باشترە بۆ کچان زۆر لەبارترە یاری کاراتێ یعنی کچان بە حکمەوەی کە یاریێکی فیزیکیە و یاسایەکی تایبەتیشی هەیە یعنی بۆ کچان چەند بۆ کوڕ گرنگە دوو ئەوەنە بۆ کچ گرنگە بە تایبەتی کچی جەسا کچەکان ئەوە نییە خۆ دایمەن دایک یان باوک لەگەڵ یا بێ کە فێری ئەوە بێت یعنی وەکو هونەری بەرگری یان فنونی قیتالی پێڵەن فێری ئەوە بێت دیفاع و هجوم و دیفاع لە خۆی بکە بتوانێت ئاستێکی چۆنەڵی توانای جەستەیشیە بێ لەگەڵیا بەڕاستی هەم باوەڕیشی بەخۆیە بێ هەم ئەشتوانێ خۆی بپارێزێت لە دەرەوە زیاتر لە 6 یاریزانمانەیە بە کوڕان و کچانەوە کچانیشمان بەڕاستی ئاستی بەرزیان هەیە لەخوا بە زیاد بێت تەنانەت لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی دەرەوەی عێراق کە بتوڵاتەکەن ئەنجامیان هەیە و مەدالیان بەدەستهێناوە ئەمەش خۆی لەخوا چاوکردنەوەیەکی باشە بۆ ئەو یاریزانانە.